سلام علیکم بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. ئەمجارە لە شاری سلێمانین لە بازاڕی حەوزە وشکەکە لە دوکانی ئاجی عارفین کە ناوێکی دیارە ئاجی عارفی عتار و تێیدا هاتوونە لای بەڕێز ئاجی ئەحمەدی فتحوڵڵا کە ساڵانێکی زۆرە لەم بازاڕە خەریکی کەسابەتە ئەوەی کە ڕێی کەوتوبێتە بازاڕی حەوزە وشکەکە بێگومان کاک حاجی بینیوە کە لە بازاڕە خەریکی کەسابەت بووە. کاک حاجی سلام علیکم. سلامەت انشاءالله تەندروستیتان خێر بێن یاخۆ باش بن لەگەڵ ڕەمەزان ڕۆژوە چۆنن؟ لەخوا بەزیاوشکە زۆر باشین ڕەمەزانێکی هەتا بڵێ خۆشە باش هەتا بڵێ پڕبەرەکەتە ئیتر تۆزە ئیشەڵا بەهۆی پیرۆزی مانگی ڕەمەزان بێتە هۆی خۆشکردنی دڵەکان ئەوانەی کە کارمەندن توانن ماگانەکەیان وەرگرن هەم بۆ خۆیان و هەم بۆ بازار و هەم بۆ کەس و کاریش ئیسفادێکی باشی ئیشەڵا ئەو کارش هەرە بێ و دڵیان خۆشە بێت. کاک حاجی بابزان مستە بازار چۆنە؟ بە شێوێکی ئام بازار لەبەر ئەوەی ئەم نەبوونی ئەم معاشە زۆر تاچیز کردە سەر بازار کە بازار گۆڕینەوەی لە من بۆ تۆ بۆ یەکێکی دەرپیشەکانە ئەوەی کە بێ پیشن ئەکەوێتە سەر ئەوانەی کە کارمەندن توانای ئیشکردنیان تەنها لە بەلای بڵین دایرەیەک و بەسراونەوە گۆڕینەوەی کاڵاکان لە بینی یەکترا بە پارە بەڵام بە شێوێکی گشتی ئەمڕۆ بازارەکە زۆر کزە لەبەر ئەوەی پارەکە بە شێوێکی کەمتر بەرچاو ئەکەوێت بازارەکەش کزە. کاک حاجی ئەحمەد ساڵانێکی زۆرە لە بازارە چەند دەبێت؟ من لە هەشتاوێک و لێرەم هێشتا هەشتاوێک و لەم دوکانم یعنی زیاتر لە چەند ساڵە؟ زۆر باشە. بێگومان یادەوەریت هەیە ڕەمەزانیشت بینیوە بە سەرما و بە گەرما و جا پێم خۆشە باسی ڕەمەزانی قەدیمم بۆ بکەی پێشوو چۆن بووە؟ وەڵای ڕەمەزانی ساڵان فەرقیە لەگەڵ ڕەمەزانی ئێستا لەبەر ئەوەی لە ڕەمەزانی کۆنەکانە زیاترنەی هەشتاکان و هەفتاکان مەم شێوەیە تەکنۆلۆژی پێشکەوتو نەبووە ساڵان ینی خەبەریان کردیتەوە بە تەپڵ یا بە دەف ئەگەڕان یا ئەو مزگەوتانی کە مکەبەرەیان نەبوو هاوارانە کە ڕەحمەتی خواتان دەبێ هەسن پارشێوە یا مەم شێوە ئەیانە بەگوێی هاوڵاتیانە یا بە تەپڵ یا بەو مکەبەرە ئەگەڕان بە گەڕەکەکانە تەقییان لە دەرگاکانە ئەیانوت ڕەحمەتی خواتانە بێ هەسن پارشێوە بەو شێوەیە بڵێن نا کەسیسم هەموو کەس مۆبایلی خۆی پێ چێژ و لەزەتەکەی چۆن بوو؟ چێژ و لەزەتەکەی جاران چێژێکی تایبەتی هەبوو چکە ڕەمەزانانی من کەوی بیرم بێزستان و هاوی شەر بە ڕۆژوو بە هاوینە چێژی تایبەتی خۆی بۆ لە بەرەوەی کاتی میوە بۆ زستانش عینەشت پاییزیش عینەشت لەبەرەوەی هەر تەمەنێک و زەڕەمەزان تایبەتمەندێکی تایبەتی خۆی هەیە بەڵام وەکو خۆشی لەم فەسڵە خۆشتر بۆ ڕەمەزان نەبووە. مادەم ڕەمەزانی زستان و هاوینە دیتبی کامیان بەلاتەوە زۆر تایبەت بووە کام فەسڵ بەهار پاییز هاوین زستان؟ وەڵاهی ئەوەی کە زۆر لای من زۆر دڵم پێ خۆش بێ زیاتر ئەم زستان بووە کە زستان لەبەر ئەوەی چالاکی کەمترە جوڵە کەمترە چینوت کەمترە بێ برسیت کەمترە بێ وەرزەکەی خۆشە ڕۆژگارەکەی کورتە لەبەرەی خۆشتنی فەسل بۆ ڕۆژوو ئەم کاتان باشە. ڕەمەزان بووە ئەتوو ئیشت کردبی لەگەڵ ڕەمەزانەکە بۆ خەریکی کەسابەت بووبی هەر ئەمیشەم هەر بوو بڵێ هەر ئیشت کرد بکە بڵێ ئەنی کەمێک بێتاقەتیش بووبی لە ئیشەکە؟ نا ئیتر مەسەن بە پێی کاتەکانە هاوین بێ چوی بۆ ماڵەوە عسران خەوتوی دیادوانی وەڕان خەوتوی دەسەعاتی دوساعاتی بۆ دوکان بەڵام ئەم وەرزە ئەم کاتێکی پێویست نییە. باشە جاران چۆن کە لە دوکانەکەی خۆت دەگەڕایەوە لە ڕەمەزانەوە وەستمرە کە دەگەڕایەوە سفرە ڕاخستون و کۆبوونەوە چۆن بوو؟ لەبەر ئەو کاتەی کۆن بڵێن باسی ئێستا ناکەین بڵێن کۆن 20 ساڵەوە پێ زیاتر کە سوکارەکان لەسەر یەک سفرە
شتەکانیان کۆکرد هەچ کەس چی وە ئێوارەیە گەێنانە سەر سفرەی ئەو گەورەیان ماڵەبا بوو یا خاڵ بووی هەر شوێنێ بوو کە هەمویان ڕوو لەو ماڵە ئەکەن کۆ ئەبوونە سەر سفرەیەک هەچ کەس شتێکی بۆیان ئەیان هێنا سەر سفرەکە ئێوارە بە یەک و بە شێوەیەکی خۆش ڕۆژۆکەیان ئەشکاند و لەوانەیە لە هەمان کاتە شوێنی تەراویحەکە گە زۆر هەلعی کاتە تەراویحیان کردبێش و نوێژەکانیان بە جەماعەت کرد بێ بەڵام ئەمڕۆ نا لەبەر ئەوەی تۆزە ژیانەکە قورس بووە زۆر وای لێ هاتووە کە خەڵک زیاتر حەز ئەکات تەنیایی بژی لەبەرەوەی لە ماڵی خۆیان زیاتر حەزەکە خۆی بێت زیاتر لەبەرەوەی حەز بە تێکڵاویەکە کەمترەکات. کاک حاجی کۆتا پرسیارم ئەوەیە جاران کە بە تایبەتی بۆ بەربانکردنەوە نانتانیان شیوتان ئامادە دەکرد قاپێک بن بۆ دراوسێکەکان جاران بەڵێ کولێری جوان هەموو لە سلێمانیە نانی جوان هەبوو ئەچی خۆی کونجیت بۆ ئەوە یا ڕشکرد بووە برەکرد بەسەر شتا دراوسەکان لەبەرەوەی دراوسەکانی جاران وەکو ئێستانە بوون هەمووی کۆمەڵگە هەمووی خێزانێک بوون لەبەرەوەی زۆر خێزان چی بووای ئێوارە بەرامبەرەکەی ئەگە بۆیشی بکردایە ئەوە باشتر بۆی ئەبرد یارمەتی ئەبوو نانەکان بە یەک و ئەخوار لەبەر ئەوەی لە نەفس ئەتەسان کە نەفس محاسبەیان نەکە بەگەڕەکە چی وایە ناوساجی وایە قاونمە وایە ئەوە پێ ئەو جۆری ئەو کاتێک ئەو خواردنیان دروستەکرد لە گەڕەکەکە هەتا بتوانایە بیان توانایە ئەیان بەخشیەوە. طبعاً گفتگۆ لەگەڵ جەنابەت کاک حاجی زۆر بەلەزەت و چێژی خۆی هەیە حتمما جەنابەت تەمەنێک لە بازاڕە هەیە و ئەزمموی زۆرت هەیە پێمان خۆش و زیاتر لە خزمەتا بین بەڵام لەبەر دەرفەتی کات ئەوەندە لە خزمەتا بووین سەلامەت بیاخوا لە کۆتاییدا ئەو دوو دیارەمان هەیە بچینە لە هەر کەسێک پێی دەبەخشین مە دیاری کەناڵی ئاسمانی پێیان و یادگاری دەمێنێت جوانترین پەیام کەم قورئان جوانترین پەیام جوانترین هەدیەیە سەلامەت ئینشەڵڵا خوا لەتان وەرگرێ و هیوای تەمەندێژی بەرنامەی جوانتر و باشتر پێشکەش بە هاوڵاتیان بکەن. دەستت خۆش بێ. خێر بێن سەر چاو. خێر بێن یاخوا.